بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت بنیادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و میوانەکەشم لاو لێرەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ دیارە میوانی ئەم شەوم فەڕێز کاک شاخەوان عەبدوڵڵات جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس بوەستین. ئێوە شاگادارن کە گفتوگۆی پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی 2018 عێراق زۆر درێژەی کێشا. منم شەومەوێ بزانم ئایا ئەم گفتوگۆیە لە پەرلەمانی عێراق بەکوێ گەیشتەوە، ئایا کورد تا چەندە توانیوێتی کاریگەری و هەیمەنەی خۆی بسەلمێنێت و بسەپێنێت لە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی بەبێ کورد و بەبێ لە بەرچاوگرتنی نۆتێبینیەکەی فراکسیۆنە کوردستانەکانی پەرلەمانی عێراق ئەم بودجەیە تێنەپەڕێت و ئایا ئەگەری ئەوە هەیە کە بەبێ لە بەرچاوگرتنی تێبینیەکانی کورد ئەم بودجەیە تێپەڕێت و جێگەی بەرژەوەندەکانی کوردیتیانە بێتەوە. وەروە مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە لە ئێستادا پەرلەمانی عێراق بەپێی زانیاریەکانی من دیسانەوە بڵین ئەو دانیشتنەی دواخستووە بۆ ئەم سێشەمەیە سێشەمەی داهاتووتر بۆ کات حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانیش ئەگەڕێتەوە لە بڵین ئەوەی لە میونێخ بەشداری تیا کردەوە کۆنفرانسە و ئایا لەم ماوەیە چی ئەکرێت و فراکسیۆنە کوردستانیەکان چۆن جێپەی خۆیان قایمەکەن وەکو کورد ئەڵێت پوش کۆەکەنەوە بۆ ئەوەی لە دانیشتنی داهاتوودا هەڵوێستیان بەهێزتر بێت نەک پەرتەوازە بن و هەریەک وەکو وترێت بە شێوێک لە شێوەکان لە ئاوازێک بخوێن. واروە مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا گفتوگۆکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بەکوێ گەیشتووە، ئایا کردنەوەی فڕۆکەخانەکان، ناردنی موچە، ئەمانە لەکوێی گفتوگۆکاندان. واروە مەبەستمە باسی ئەوەش بکەین ئەوترێت کە حکوومەتی عێراقی لەلایەک و حکوومەتی هەرێمیش لەلایەکی دیکەوە بەهۆی باسکردن لە بودجە و موچە و ئەم پرسانە کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دیکەی دەرەوەی ئیداری کوردستانیان بیر چۆتەوە لەوێ چی ئەگوزارێت ڕەنگە بابەتێکی هێندە گرنگ نەبێ بەلایەنەوە. من زیاتر ناڵێم و هەروە قسەیەکش لەسەر پرسی کشانەوە لە پرۆسی سیاسی و عملی سیاسی عێراقەکەین ئەگەر دەرفەتە بوو. کاک شاخەوان عەبدوڵڵات جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پارلەمانی عێراق سڵاوتان لێبێ، سوپاس بۆم دەرفەتە. ئەمەوێت ورترین زانیاری و زۆرترین زانیاری بگوێزینەوە لە ڕێگەی جەنابتەوە بۆ بینەران سەبارەت بە دانیشتنەکانی پەرلەمان بەکوێ گەیشتووە، بۆچی باسی بودجە جار دوای جار دواخرێت. سڵاو لە جەنابتان کاک یادگارەوە لە بینەرانی کوردستان 24 دیارە معلومە ئێمە ئەمڕۆک و فراکسیۆنە کوردستانەکان تەواوی فراکسیۆنەکان لە بەرەوەی دانیشتنەکانی پەرلەمان دواخرا بۆ هەفتەی داهاتوو بەغدا بەجێڵ دراگەڕاینەوە. بەڵام بابەتی بودجە یەکێکە لەو پرۆژە یاسانەی کە بەعدێکی مالی هەیە لە ڕووی ئەرقامەوە بەعدێکی سیاسیش هەیە و کۆمەڵێ پرۆژە یاسا هەیە لە پەرلەمانە جانبێکی سیاسیە پێویست بە تەوافقاتی سیاسیەکە بەبێت تەوافقاتی سیاسی ناتوانرێت تەمریر بکرێ. بەداخەوە ئێمە لە ساڵانی ڕابردوو زیاتر کێشەی فەنیات و کێشەی ئەرقاممان هەبووە لە کاتی مناقەشەکردنی موازنە، بەڵام ئەم ساڵ کێشەکە تەواو بە سیاسی کراوە، کۆمەڵێک مغاڵەتاتی سیاسی و نادەستوری لە بودجەیە بەکارهێنراوە، هەندێک وشەی ناقانونی بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکار هاتووە. پشکی هەرێمی کوردستان لە چاو پار ساڵ لە موازنەیە 105 دابەزیوە بەبێ ئەوەی کە ئەحسایە کرا یاخود سەرژمێریە کرابێ. زیاتر ئەم سزایانەی کە لە ناو بودجەیە دەرحەق بە خەڵکی کوردستان هاتووە سزاکان سزای سیاسین و هیچ پەیوەندیەکی بە دۆخی مالی عێراقەوە نییە و بە پێچەوانەوە ئەمساڵ نرخی نەوت زیادی کردووە لە عێراق و وەزعی ئیدارەی عێراق ڕەنگە باشتر بێت لە موازنەکانی 15 بۆیە نەدەبوو بە هیچ شێوە دەست بۆم بابەتە برێ. بەڵام حەیدەر عەبادی هەستا ڕێژەی حسەی کوردی لەو پرۆژە یاسایەکەم کردەوە و جگە لەوە وەک باسم کرد بابەتی هەڵەبجەت وەکو پارێزگای تەخساتی مالی بۆدانراوە لە هەمووی گرفتر ئەوەیە ئەگەر 170ەکەیشمان بۆ بگێڕێتەوە. ئەمساڵ چووە نەفەقاتی سیادی کە ئێمە نەفەقاتی سیادی و حاکمە لە بودجە دەبردرێ ئەو جادێ 170 بۆ هەرێمی کوردستان دابینەکە ئەوانەی بە شێوەیە سەقفی ئەوانی بەرزەوە کردووە کە ئەگەر وەکو خۆش 170ەکە بێ دێتە 111 پێشوو. کەواتە کاک شاخەوان فشارەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی سەبارەت بەوەی کە کەمتر لە 10 تریلیۆن دینار وەکو پشکی هەرێمی کوردستان دانەندرێت سەرباری بودجەی ئەوەی نەفەقاتی سیادی و حاکیمە، ئەمە بەکوێ گەیشتووە و ئایا هیچ کاریگەریەکیە بێت لەسەر بڕیارەکانی حەیدەر عەبادی و فراکسیۆنە بەهێزەکانی ناو پارلەمانی عێراق کە دژی کورد بوون؟
طبعا بەتاکید لە دوایین کۆبوونەوەی سندوقی نەقدی دەولی لە ئوردن لەگەڵ لیژنەی مالی عێراق و لەگەڵ حکوومەتی عێراق ئەویان زۆر بە سەراحەت وتبوو کە دەبێت ئەو تەخسیسە بۆ هەرێمی کوردستان دابنرێت ئەگیناوان ئێستعدادیەوەیان نییە کە پارە بە عێراق بدەنەوەکو قەرزوە کەواتەوە بۆتە مەرجێک ئەوانیش پێش ئەوەی کە مؤتەمەری دووەلمانیحەی کوێت بکرێگەر بە بیرتان بێ جەنابتان دەیانویست کە خوێندنەوەی دووەم و دەنگدان لەسەر بوجە لە ماوەی ئەو سێ چوار ڕۆژەیە ئەنجام بدەن بۆی کە وەجێکی جوانی عێراق پێشان دەڵ لەمە هیچ کێشەیەکی مالیمان نیە لە نێوان پێکاتەکان بەڵام بۆیان نەکرا توانیمانە تا ئێستا تام قۆناغە تەعتیلی بکەین ئێستا قۆناغی دووەمی تێپەڕاندووە ماوەتەوە لەسەر دەنگدان لێرە هەتا هەفتەیەکی ترەگە لیژنەی مالی بتوانێت تەقریری خۆی تەواو بکات ئەوە ئەهێنەوە محاولاکەن تەحشیدێکی بۆ بکەن وە بیخەنە دەنگدانەوە بەبێ کورتەی بپەڕێنن بەڵام ئەمە زۆر قورسە بۆ لەبەرەوەی بودجە ئەمساڵ بۆ خۆی دواکەوت وەکەوتوەتە پێش ئینتیخابات زیاد لە 100 پەرلەمانتاری خولی سێ کاندید کراونەتەوە بۆ خولی چوار ئەوانە کەوتونەتە ئیشکردن گەڕانەتەوە بۆ محافظاتی خۆیان کەواتە ئەگەر کورد بایکۆت بکە و سونەش نیوەی بایکۆتەکە نیوەی لەگەڵەتی تەمریر بکرێ لەگەڵ بەشە لە محافظاتی جنوبی ئەمەوەکە کە موازنە تعتیل بکرێەوە دەنگی لەسەر نەدرێ مۆزوعەکە مۆزوعی نیسابی قانونیە و پەرلەمانتاران ئێمەش مقاتعەی دانیشتنەکانی لیژنەی مالیشیان کرۆ باعتیبارەوەی چاوەڕێ ئەوەن کە حکوومەتی عێراقی بتوانێت داخوازیەکانی ئێمە لە چوارچێوەی ملحەقێکی مالیە بنێرێتەوە بۆ پەرلەمان بۆی دەنگی لەسەر بدرێ بەڵام تا ئێستا نەنێردراوە واگەر لە لیژنەی مالی حسەکەی ئێمە لە 17 بۆ 20 زیاد بکرێت هیچ بەهایەکی یاسایی نیە دوجار سەرۆکوەزیرانی عێراق بە پشتبەستن بە دەستور دەتوانێت تانەی لێ بدا و بگەڕێتەوە سەر ئەو حەجم حەقیقی کە لە پرۆژە یاساکە داینەوە. ئێوە بێهیوا بوون لەوەی کە ئەو لیژنە داراییەی کە ئەم هەشتنۆ ڕۆژە تا سێشەممەی داهاتووتر گفتوگۆ کات و راپۆرتەکانی خۆیان نووسێت هیچ تێبینیەکی کورد لە بەرچاو ناگرێت بۆیە لەو هەفتە ئەندامی لیژنەی مالیەکە چەند ئەندامێکیان کوردن بە تەواوەتی بایکۆتیان کردووە ئامادە نین کە بەشداری بکەن لە دانیشتن و گفتوگۆکانیان. طبعا کاک یادگار بابەتەکە دەستوریە لە دەستورە هاتووە پەرلەمانی عێراق لە کاتی بودجەیە مافی ئەوەی نییە کە بڕگە ئیزافە بکات تەنها حەقی مناقەلەی هەیە لە بابێکەوە بۆ بابێکی یاخود تەقلیلی نەفەقات کەمکردنەوەی خەرجیەکان ئەمە تەنها دەسەڵاتی ئەوە ئێمە وعدمان پێدرا یعنی لەلایەن فراکسیۆنە شیعەکان ئەوانش ویستیان ئەو گەمەیە لەگەڵ ئێمە بکەن هەر لە سەرەتاوە فەرمووی ئێمە و غەڵەتی لای حکوومەت هاتووی کەینە 17 بۆتان هەمووشتانتان بۆ چاکەین ئێمە زانین ئەوانە لە دەست پەرلەمان نییە تا بڕۆی مناقەشە لەگەڵ فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی عێراق بکەین ئەم بابەتە عیلاجەکەی بەبێ دەستورەوە کە ملحەقێک داخوازیەکانی ئێمە احتیاجێ کرابێتەوە ملحەقێکی مالی لە وەزارەتی مالیەوە بچێتان انجومەنی وەزیران انجومەنی وەزیران مصادقی لەسەر کە بێتەوە پەرلەمان و بێتە بەشێک لە پرۆژە بودجەکە بۆیە ئێمە بێهیوا بووینە لەوەی کە ئەم بابەتە لە پەرلەمانە چەند مناقەشە بکرێ تەنانەت تەواوی داخوازیەکانی ئێمە جێی بکرێتەوە لە ڕووی یاساییەوە نادەستوریە و هەر کات ئەو بێتانەی لێبدا دەتوانێت تانەی لێ بدا و بگەڕێتەوە سەر ئەسڵی پرۆژەکە و ئەم بابەتەشمان بینی پارساڵ کاتێکە کۆمەڵێک مادە لە بودجەی 2017 ئیزافە کرا حیدەرەبادی تانەی لێدا محکەمەی اتحادی تانەکەی پێوەرگر هەموو ئەو مادانەی کە لە مزایدەی سیاسیە ئیزافەی پرۆژە یاسای 2017 کرابوو ئیلغا کرانەوە و حیدەرعەبادی تۆ سەر ئەسڵی مادەکە بۆیە مۆزوعی بێهیوابوون ئەوەیە کە ئەگەر ئەوان بیانێت تەمریری کەن بە زۆرینە تەحشیدی بۆ بکەن دەتوانن تەمریری بکەن دەتوانن بەو شێوەی کاتووە لە حکوومەتەوە تێبپەڕێ و بڕوا دەنگی لەسەر بدەن بەبێ کورد ئێمە بینیمان بەداخەوە لە ماوەی ڕابردووە زۆر قەرار لە دژی خەڵکی کوردستان دەرچوو بەبێ ئەوەی کە کورد بەشێک بێ لەو قەرارانە لە کاتێ قەرارەکان تایبەست بوون بە ژیانی هاوڵاتیانی خەڵکی کوردستان کۆمەڵێک بڕیاری دژی خەڵکی کوردستان کۆمەڵە سزا لە پەرلەمانی عێراق دەرچوو لە دژی خەڵکی کوردستان کە مەسبوون بە حیاتی تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بەبێ ئەوەی کە فراکسیۆنە کوردستانەکان ئامادە بن ئێستاش ئەو دۆخەی لە هەرێمی کوردستانە بەڵێ بمبورە دوو ڕاهەیە سەبارەت بە عەبادی و پرسی پرۆژە یاسای بودجەی 2018 عێراق ڕایەکەی ئەڵێ شخصی حەیدەرعەبادی نایەوێت بودجە پەسەند بکرێت چونکە ئەمە لە بەرژەوەندی ئەوەیە ڕایەکی دیکە هەیە ئەڵێ فشارەکانی حەیدەرعەبادی ئێجگار زۆرن چونکە حەیدەرعەبادی خواست و تموحی هەیە کە جارێکی تر بێتەوە بە سەرۆکوەزیرانی عێراق بۆیە مەبەستێتی قەرزێکی باش بۆ بنیادنانەوەی عێراق و ڕازیکردنی هاوڵاتیانی عێراق وەربگرێت ئەم فشارانی حەیدەرعەبادی بای ئەوەن کە بەبێ کورد پرۆژە یاسای بودجە لەوە زیاتر دوانەخرێت و پەسەند بکرێت
یعنی ئەوەی کە منی ناومێت کردووە لەوەی کە عەبادی قسەکانی وعدەکانی باتە بواری پراکتیک و عەمەلی و بودجە خەرج بکە و مەتارات بکاتەوە ئەوەیە کە ئەمڕۆ بەداخەوە شارعی شیعە بە شێوەیەک چۆنەڵی تایی ئەکراوە ئەگەر لایەنێکی سیاسی شیعە لەگەڵ بەژەوەندەکانی خەڵکی کوردستان بێ ئەوە لە ئینتیخابات خەڵکی شیعە تۆڵەی لێ ئەکاتەوە و دەنگی پێنادەن. بۆیە من پێم وانێ حەیدەر عەبادی بتوانێت هیچ لەو بەڵێنانەی جێبەجێ بکەوە جێبەجێشی ناکە. بۆیە ئێمە دەبوو حەیدەر عەبادی بخێنە مۆقفێکی محرەجەوە مقاطعی سیاسیمان بکردایە و بەغدامان بەجێ بهێڵایە بۆی هیچ نەبوایە خەڵک بیزانێ ئێمە نیگەرانیەکمانێ لەو حکوومەتە بەنسبەت قەرزی نێودەوڵەتیشەوە پێم وایە بەرزبوونەوەی نرخی نەوت لە بەرزکردنەوەی نرخی نەوت وای کردووە کە عەبادی جۆرێک لە بێمنەتی پێوە دیار بێ بۆ وەرگرتنی ئەو قەرزە چکە بەرزبوونەوەی بەهای نەوت وای کردووە کە بەشێک لەو کەم و کورتیانی لە بودجێ هەیە جێی بکاتەوە. بەڵام وەک باسم کرا تا ئێستا سندوقی نەقدی دەولی ئەو مەرجانەی لەسەر بەغدا وەکو خۆی هێڵاوەتەوە کە دەبێ ئەو بڕێی کە بۆ هەرێمی کوردستان تەخسیس کراوە بچێ بۆ هەرێمی کوردستان. من پێم وایە ئەمەوا دەکات لە بابەتی منحەکانیش تحدیدی حسەی هەرێمی کوردستان بکرێت لەبەر لە ماوەی ڕابردووە ئێمە ئەوەندە لیقاعاتمان هەبووە لەگەڵ باڵێسقانەکان لەگەڵ ناوەندە جیهانیەکان پێمان گوتون حسەی ئێمە نایە بۆ هەرێمی کوردستان مافی خەڵکی کوردستان مافی دارایی شایستە دارایەکان ئێمە ناگا گەیشتونەتە ئەو قەناعەتەی کە ئیتر تەخساتی دارایی ئێمە ئەگەر منحە بێ یاخود قەرزی نێودەوڵەتی بێ لە ڕێگای سندوقی نەقدی نێودەوڵەتیەوە هەموو ئەمانە ڕاستەوخۆ حسەی ئێمە تا تحدید بکرێەوە زەمانەتێکە بێ بۆ گەیشتنی ئەم پارەیە بە خەڵکی کوردستان. کاک شاخەوان باس لەواکرێ کە یەکەم شکستی دوای داعشی حەیدەر عەبادی ئەوە بوو کە لە داڤۆس نەیتوانی ژمارەیەکی زۆر سەرکردە و سەرۆکی وڵاتان قایل بکات کە لە کۆنفرانسی کۆیت بەشداری بکەن بۆ هاوکاریکردن و بنیادنانەوەی عێراق لە دوای داعش. ئەو ترێ شکستی دووەمی ئەوەیە کە باسی ئەوە ناکەین کە بەرامبەر هەرێمی کوردستان هەندێک وەکو پاڵەوان دەیشوبهێن بەڵام ئەوەی لە ئەرزی واقع گوزارێت لە کۆیت یەک لەسەر سێی ئەو هاوکاری و منحانەی دەست نەکەوتووە و زەمان نەکردووە کە پێویستی بووە بۆ بنیادنانەوەی عێراق. بەڵام قسەکە لە ئێستادا ئەوەیە یعنی پەرلەمانتارێکی عێراقی عەرەبە ئەڵێت کۆنفرانسی یاخود کۆنگرەی کۆیت بۆ هاوکاریکردنی عێراق نەبوو بەڵکو بۆ نقمکردن و نغڕۆکردنی عێراق بوو لە دنیای قەرزی دیکە. ئایا ئەمە وایە؟ طبعاً تێڕوانینی دەوڵەتان بۆ عەبادی لە دوو ڕۆیە. ڕوویەکیان ئەوەیە کە ئەم پیاوە شەڕی داعشی کرەوە بە حسابی ئەوان سەرکەوتنی لە شەڕی داعش هێناوە. ئەگەر هاوکاریەکە بێ هاوکاری شخصی نییە بۆ حەیدەر عەبادی هێندەی هاوکاری عێراقە لەوەی کە توانێتی زاڵ بێ بەسەر ڕێکخراوێکی درندەی وەکو داعشەوە. هەموو دەوڵەتانشەوە نەدەزانن کە پێشمەرگە ڕۆڵێکی قارەمانانەی بینیەوە دەورێکی باڵای هەبوو لە سەرکەوتنەکانی عێراق. ئەمە لە هەموو مؤتەمەرە ئەمنیەکان کە ئێمە تیای بەشدار بووینەوە یاخود ئاگدار بووینە باسی ڕۆلی پێشمەرگەی تیاکراوە. لایەنی دووەمی تێڕوانینی ئەوان بەداخەوە بۆ حکوومەتی ئێستا عێراق حکوومەتێکی فاسد و تا ئێستا کاتێ لایحەی عالەمی دەوڵەتان لە بواری گەندەڵی و فەسادی داراییە بڵاوەکرێتەوە عێراق لە ڕیزی هەرە پێشەوەی ئەو دەوڵەتانەیە. بۆیە ئەم وای کرد سومعە و ناوبانگی عێراق و مەسئولینی عێراق لە عەبادی بگرە و پێش عەبادیش مالکی بەرپرسانی خوارەوە وەزارەتەکان مؤسسەکان تەقیمی دەوڵەتان بە تایبەتی لەلایەن ڕێکخراوی دەستپاکی جیهانی ئەوەیە کە عێراقێکێکە لە وڵاتانەی کە نقومی فەساد و گەندەڵی بووە. ئەو تێڕوانەوەی کرا عێراق لە مۆقفێکی ناشین تێڕوانینێکی ناشنا بکرێەوە. هەر ئەوە شوای کردووە ڕەنگە زۆر جار ینی ساگەر جەنابتان ملاحەزەتان کردوێ زۆربەی ئەو دەوڵەتانە دووەلیمانی هەبوون لە کوێت بڕیاری وەبەرهێنانیاندا بە پارەی خۆیان لە کەرتەکانی مەسەلەن خەدەمی بێ سەحی بێ خۆیان مەشاریعەکان کە نەک ئەوەی پارەکە بە نەقدی تەسلیم بە عێراق بکەن. عێراق لە پرۆژەکانیان بەپێی پلانی وەزارەتی پلاندانانی عێراق ئەولوێتی پێ بدرێکەواتە ئەوانیش ئەو گومانیان لا دروست بۆ دەیانێ خۆیان بێن مەشروعەکان بکەن متمانەیەوەیان نیە پارەکە تەسلیم عێراق بکەن. ئەی کە عێراق ئەمە دۆخێتی بۆچی لە هەرێمی کوردستان ینی بەو ئاسانیە ئەو لیژنانەی عێراق دێن جارێک و دوان و سیان گاڵتە بە هەست و شعوری موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەکەن و لیژنەی جیاواز دروست ئەکەن و وردبینی یەکەم ئەکرێت و دووەم ئەکرێت و سێم ئەکرێت و تەنانەت لیژنەیەکە نێرن بۆ سەرپەرشتی ئەو لیژنەیە کە وردبینی کردووە لە عێراقەوە.
ئایا من ئەمەوێت جنابتان پەرلەمانتاری کوردن نوێنەرێکی کوردن لە پەرلەمانی عێراق ئەوە بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان پشتڕاست بکەنەوە ئایا ناردنی موچە لەلایەن حکوومەتەکەی عەبادی و شخصی عەبادیەوە پرسێکی جددیە یا تەنها کاتکوشتنە ئەوە وردە وردە لە کۆتایی مانگی دووش نزیک لە شوباتیش نزیک هەبینەوە یعنی تەنها بابەتەکە کاتکوشتنە و ئێمە لە ئەرزی واقعە تایسە شتێکی وامان نەبینیوە و بەشێکشی دەچێت ئەو خاڵبەی کە فشارێکی نێودەوڵەتی لەسرە بۆی کە ئەو سزانی هەرێمی کوردستان هەڵبگرێت بەڵام تا ئێستا ئەو پابند نەبووە پێیوەی زیاتر وعدانەی داوە بۆی کۆمەلگای نێودەوڵەتی هەست بۆ بکەن کە عەبادی هەنگاو ئەنێ بەرەو چارەسەرکردنی کێشەکانی ئێمە و لە بەرامبەریشدا عەبادی بۆیە بەردەوامە لە سیاسەتی یاریکردن و گەمەکردن بە شعوری خەڵکی کوردستان تەواو لە قیادەی سیاسی ئێمە دڵنیا بووە کە قیادەی سیاسی ئێمە زۆربەی لایەنە سیاسیەکانی ئێمە ئەوەتانێ ڕۆژانە سزای خەڵکی کوردستان دەدا ناوچەمان داگیر دەکا پێشمەرگەمان شەهید دەکا موچەمان بۆ نانێرێ بەڵام تا ئێساش خەڵکی ئێمە دەچێت بۆ لای ئەو و وەکو بەتەڵ تەمەشای دەکا و ڕۆژانە سرەی ئەوەی گرتۆ چۆن بڕە دیداری عەبادی بکە و هەتا ئێستاش ئێمە شەقامی کوردستانمان نەجوڵاندە بەرامبەر بە عەبادی ڕۆژێ لە ڕۆژان خۆپیشاندانێک لە هەرێمی کوردستان لە دژی عەبادی و سیاسەتەکانی عەبادی نەهاتۆ کایەوە تەرخەمی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان نیە بە تایبەت یەکێتی و پارتی کە ئێستا لە حکوومەتن نەیانتوانیوە شەقام دژ بە عەبادی بجوڵێنن نەیانتوانیوە شەقام هیچ نەبێت بە شێوەیەک بجوڵێنن کە داوای مافەکانی خۆی بکات هێشتا هەموو سێشەممەیەک سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسیەوە کاکە حەیدەر عەبادی تۆزێک هاتۆتە پێشەوە یان نەهاتۆتە پێشەوە یعنی گیادگار هەتا ئێستا جگە لە پارتی دیموکراتی کوردستان ئەوە نەبێت کە من بۆ خۆم کادری پارتیم یاخود جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتیم لەناو پارتیە مەرکەزیەتێکی لایەنەکانی تر تا ئێستا لایەنێک نییە بە تەواوی دژایەتی سیاستەکانی عەبادی بکەنی معلومی جەنابتانە لە 16 ئۆکتۆبەر خۆی یەکێتی نیشتیمانی لەگەڵ ئەوە نەبوو مەرکەزیەتی لەناو پارتی دیموکراتی کوردستانەیە وای نەکردووە کە بتوانێت شەقام بجوڵێنێت بەڵێ پارتی ئێستاش و پێشتریش پێش ئەم بابەتەش بۆ مقاطعی سیاسیش ئەو مبادرەی کردووە بەڵام بەداخۆ لایەنە سیاسیەکان ئەویان نەکریانی ئێستا من دەپرسم ئەندامی سەرکردایەتی لایەنێکی سیاسی چووە لە ناو لە لیستی حەشتی شعبی خۆی کاندید کردەوە بۆ پەرلەمانی عێراق باشە لیستێک کە ئەندامی سەرکردایەتێکی پارتێکی سیاسی ئەندامێت تۆزێک لەسەر ئەمە قسە بکەین و بۆ وڵاتیان هەرێمی کوردستان زیاتر ڕوونی بکەینەوە لیستەکەی عەبادی بڵاو بۆتەوە پارلەمانتاری پارتێکی سیاسی کوردستانی تایە وەکو خۆت ئاماژەت پێدا ئەندامی سەرکردایەتی پارتێکی کوردستان لە لیستێکی عەرەب کاندیدە ینی پرسیارەکە ئەوەیە ئەمە بۆچی ڕوو ئەدا و ئایا ئەمانەی ئەچنە ناو لیستەکانی لیستە عەرەبەکانەوە لیستی عەرەبی شیعە و سوننەوە ئەتوانن نوێنەرایەتی هەرێمی کوردستان بکەن یان مەسەلەکە بەرژەوەندیە گیادگار ینی هەندێک جار من دەگەمە و قەناعەتە کە ئەمە سیاسەتی حیزبەکەیانە نەک ئەمە ئەشخاصانە ینی من بە ئەندامێکی مەکتەبی سیاسی لایەنێکم گوتم فڵان ئەندام پەرلەمانتان خیانەتی لە حیزبەکەی ئێوە کردو بەڵگەیەکم پێشاندا گوتی ئەمە دەزانین بەڵام دەسەڵاتی مانی ینی چۆن دەبێت حیزبێکی سیاسی دەسەڵاتی ئەندامەکەی خۆی نەبێ پارتێکی سیاسی ئێستا بۆ ئەم هەڵبژاردنە هەڵساوە کام ئەندام پەرلەمانی لە بەغدا دژی هەرێمی کوردستان بۆ ئەوانەی کاندید کردوێتەوە لە جیاتیەوەی کە بڕۆ ئەو ئەندام پەرلەمانانەی کە لە بەغداددا کۆکییان لە قەزەی کورد کردو بیان هێنێ کاندیدیان کاتەوە ئەندامی پەرلەمان هەیە لەگەڵ منایە لە پەرلەمان لە فراکسیۆنێکی دیاری کراوە ماوەی 4 ساڵەوە دەچێمە لە بەغداین قسەیەکی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نەکردووە میدیا عەرەبیەکانی بەکارهێناوە بە سوودکردن و ناشینکردنی خەڵکی کوردستان کەچی ئێستا حیزبەکەی کاندیدی کردوێتەوە باشە ئەگەمە سیاسەتی حیزبەکەی نەبوو ئەو بچێت لەوێ کوردستان ناشین بکە و سوود بکە بۆ ئەم جارە کاندیدیە کاتەوە ئەمە بەڕاستی دەکەوێتە سەر خەڵک ئەم جارە بێت سزای ئەو حیزبانە بدا لە بەرامبەر کاندیدکردنی ئەو خەڵکانە ئێمە بۆ بەغدا پێویستمان بە خەڵکانی نەتەوەییە خەڵکانێکە بە پارە نەکردرێن بە ئیمتیازات نەکردرێن و نەتوان ڕێککاری دەستکەوتەکانی خەڵکی کوردستان بەیازات بگۆ بەڵێ ئەم نمونانەی جەنابەت باست کردو منیش ئاماژەم پێدات لە نێوان کەوانەیەکە ئەمە ڕای من نییە بە نمونەیەکی نەخوازراو ئەزانرێت لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بەڵام لە بەرامبەردا من ناوی یەک کەسێنم کە دڵنیام نمونەی دیکەشەیە یعنی کاک مەسعود حەیدەر کە پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕانە لە فەیسبووکی خۆیەوە بڵاوی کردوێتەوە کە داوای لێکراوە لەلایەن لیستەکەی عەبادیەوە کە سەرۆکایەتی لیستەکە بکە لە سلێمانی ئەڵێ ڕەتم کردوێتەوە و هەتا مابم لە هیچ لیستێک جگەل لە لیستێک کە لیستی کورد و کوردستانی بێت من ئامادە نیم
ینی خەبات بکەم و خزمەتی وڵاتەکەم بکەم. ئەم نمونانە شەیە کورد چەند پێویستی بەوایە کە کاندیدەکانی داهاتوو کاندید گەلێک بن کە عەرەبیەکی باش بزانن و بەجددی بەرگری لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن پێش ئەوەی بەرگری لە بەرژەوەندی حزبەکانی خۆیان بکەن. طبعا کاگیادگار بن باسم کرد ئەوانەی کە کاندی دەکرێنەوە بۆ بەغداد دەبێت خەڵکێکی قەومی و نەتەوەی و خەڵکێک بن دڵسۆزی ئەم خاکە بن. ینی ئەوەی خۆفرۆش نەبێ ناچێتە ناو حزبێکی عەرەبی کە دوێنێ بە دەبابات تۆ سەر پێشمەرگەی تۆ سنگەرەکانی تۆی تۆ باران کردەوە خاکی تۆی داگیر کردووە تا ئێستا دووس خورمات و وێران کراوە کەرکووک شەوانە دوێنێ ڕۆڵەیەکی ئێمە دوێنێ شەو شەید کرا لە کەرکووک بڕاتەنا ئەو حزبەی کە دەستی هەبووە لە بەرامبەر ئەم تاوانانە ئەمە کارەساتە ینی لەسەر بابەتی عەرەبیزانی بۆ معلوماتی جەنابەت فراکسیۆنێکی ئەم کوردستانە لە کۆی پەرلەمانتارەکانی کە 21 پەرلەمانتاری هەیە 6 کاندیدی نوێ کردوێتەوە بۆ بەغدا 4یان عەرەبی نازانن ینی هەستاوە کامی عەرەبی نازانێ ئەوەی هێناوە دیسان کاندیدی کردەوە نێرێتەوە بۆ بەغدا کاکە تۆ لە بەغدا قەزەیەکت هەیە عەرەبیەکە مەرجێکی ئەساسیە ینی واز دەم مزایەتادەن بێن ئەمە کوردی زمانێکی ئەساسیە لە ناو پەرلەمان متەرجمت نییە لە ناو پەرلەمان تۆ لە دانیشتەکان پێویست بەوە هەیە مداخلە بکە مقاتعە بکە نقطە نیزام بکە ئەمانە هەموو پێویستی بەوەیە کە زمانی عەرەبی بزانێ و لە ناو لیجانی خۆشە چکە ئێمە ڕۆژێک لیجانمان هەیە ڕۆژێک جەلساتی پەرلەمانێ لە ناو لیجانی پەرلەمانیش پێویست بە مناقەشەیەکی جدی عەرەبی هەیە و قەنەعەت بە ئەندامانی فراکسیۆنەکانیت لە ناو لیجان بکەیت بۆی لەو پرۆژە یاسایە ئیستحقاقی تۆ نەفەوتێ ئەمانە کۆمەڵە گرفتن دەبێت خەڵکی کوردستان بەڵێ بمبورە. باسی کەرکووکت کرد و باسی ئەوەت کرد کە تا ئێستا ڕۆڵەی کورد لە کەرکووک پێشێلکاری بەرامبەر دەکرێت و شەهید دەکرێت و ماڵی کورد تا ئەم لەحزەیە وێران نەکرێت. قسەیەک لەسەر ئەوە هەیە کە هەرێمی کوردستان و ئێوەی پەرلەمانتارانی کورد بە هەموو فراکسیۆنەکانەوە لە پەرلەمانی عێراق بە شێوەیەک لە شێوەکان کەرکووک و پرسی خورمات و پرسی خانەقین و ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێمتان پشتگوێ خستووە. ینی کار ناکرێ بۆ ئەوەی دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە. ئایا ئەمە تا چەندە ڕاستە و ئایا دۆخی کەرکووکیەکان کە تۆ خۆت کەرکووکیت لە ئێستادا چۆندا ینی لە ڕووی دەرونیشەوە؟ ئەنی کاک گیادگار ئەوەی کە بڵێ هەوڵ نادەن ئەستۆساسی نییە هەموو فراکسیۆنەکان دانیشت بوون من 6 پرسیارم لە عەبادی کرد 4یان تایبەت بوو بە دۆخی خورمات و کەرکووک تەنانەت ئیحراجم کرد خستمە موقفێکی ئیحراجەوە لەسەر کەرکووک گوتم تۆ ئەو پێشمەرگەی کە دوێنێ ڕۆلی هەبوو لە سەرکەوتنەکانی تۆ ئێستا ماڵی موداهەماکەی دەستگیرەکەی لە کەرکووک پارتەکان کە مۆڵەتیان هەیە لە بەغدا بارەگاکانیان داگیر کردووە لەوێ هەرچی دیفاعی لەسەر دووس خورمات و بامان شێوە قسەم کرد کە تۆ تا ئێستا لە دووس خورمات و ڕێگە نەداوە خەڵک بگەڕێتەوە بە شوێنەکانی خۆی ئەمانەمان کردووە بەڵام دوجارە عێراقی زۆرینەیە وەک باسم کرد ئێمەش هەتا ئێستا تا ئەم مەرحەلە بەداخەوە من لەگەڵ جەناب تا باسێکەم کەرکووک بێخاوەنە ینی ئێمە بۆکو کەرکووکان باجی ئەوە دەین کە نەوتمان هەیە خۆزگە ئێمە نەوتمان نەبووایە و ئەمەم بە بەریتانیەکانی ژودوتم ئەگەر ئێوە لەسەر ئەم سیاسەتە بەردەوامن و ڕۆڵ نەگێڕن لەسەر ئەوەی ئەو هەڵی لە کەرکووک ئەنجام درراوە ناکرێ خەڵکی دیوانی و حلە و بەسڕە بێتە کەرکووک خەڵکی کەرکووکش ئاوارە بێت لە هەولێر و سلێمانی ئەگەر ئەو معادەرە چاک نەکەنەوە ئێمە دۆخەکە ئەگۆڕین بە شێوەیە تر ئەگەر پارتە سیاسەکانیش لەگەڵمانە نەبێ وەکو کەرکووکیەکان ئەو غیرەتەمان هەیە بتوانین ئەو دۆخەوەکو خۆی نێڵین ئەوان بەڵێ ئەنی ئەویان پێدان کە ئەوان لە هەوڵی ئەوەدان مەرکەز تەنسیق دروست بکەنەوە کە ئەو مەرکەز تەنسیقە کۆتایی مانگی 6 2014 کۆتایی پیات کاتێک کە هێزەکانی عێراق ڕایان کرد و کەرکووکیان بەجێهێشت وتیان ئەو دەرفەتە بە ئێمە بدەن ئەو مەرکەزە دروست بکەینەوە ئێستاش ئێمە وەکو کەرکووکیەکان چاوەڕێی ئەوەین هەوڵە دیبلۆماسیەکان سەرکەوێگینا زۆر ئاسانە بۆ ئێمە نێڵین ئەو خەڵکە بە ئیستراحەت لە کەرکووک ئیهانەی خەڵکی ئێمە بکە. بەڵێ کاک شاخەوان دوو خولەکم ماوە دوو پرسیاریشم ماوە گەر بە کورتی وەڵام بیتەوە زۆر مەمنونە بم. کاک نێچیرەڤان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە میێنوو خەوەڕای گیان کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بە کارتی فشار چارەسەر نابن پێویستە بە دەستور چارەسەر بکرێن. لێرەوە من پرسیارێکەکەم جەنابی دکتۆر فواد مەعسووم سەرۆک کۆماری عێراق کە حامی دەستورە واتە پارێزەری دەستورە چی لەو بارەیەوە کردووە بۆ دابینکردنی و بۆ مسۆگەرکردنی مافەکانی کورد لە پرۆژە یاسای بودجە و کردنەوەی فڕۆکەخانەکان و پرسەکانی دیکە زۆر بە کورتی؟ کاگیادگار بە پێی دەستور سەرۆکۆماری عێراق حامی دەستورە. باشە من هیچ باسی 14 ساڵی ڕابردوو ناکەین باسی لە دوای 16 ئۆکتۆبەر بۆ ئێساکەین چەند پێشێلکاری کراوە لە ناوچە کێشە لە سەرەکان لە بەرامبەر خەڵکی کوردستان داخستنی مەتار دژی دەستورە و نەناردنی موچەی خەڵکی کوردستان پێشێلکاری دەستورە
جێبەجێنەکردنی مادی 140 پێشەرکاری دەستورە، ینی من لە جیاتی سەرۆک کۆمار بم ئەمڕۆ پۆستەکەم جێڵم نابێتەوە لە پێناو کۆمەڵە ئیستحقاقات کۆمەڵێک ئەفسەر و زابوت و نازانم لیوای سەرۆکایەتی کۆمارە بێ قەزەیەک بدۆڕێنی. ئەمە تاریخە، دەبێ منی پەرلەمانتار و برای وەزیر و سەرۆک کۆمار دەبێ پۆستەکانمان بەجێ بێڵین بینەوە بڵێن کاکە ئەگەر پێمان ناکرێت چاکی بکەین و ناتوانین دیفاع لە جێبەجێکردنی دەسوور بکەین بینەوە ئەعلانی ئەو بکەین کاکە ئەمڕۆ شیعەی زۆرینەی عێراق حقوقی ئێمە پێشێلەکە ئێمە ئەکشێنەوە لە پرۆسە سیاسیە. پرسیاری دووەمم و پرسیاری کۆتاییشمە هەر سەبارەت بە ئەوەیە کە لە کۆتا قسەی خۆتاوتت کشانەوە لە پرۆسی سیاسی. لە سەرەتای بەرنامەکە باسی ئەوەت کرد کە کورد دەڵوێست وەربگرێ و لە پرۆسی سیاسی لە عێراق بکشێتەوە بایکۆتی بکات. من حەزم کرد کۆمەڵێک گفتوگۆ بکەین وەکو دەرەنجام مامەڵە لەگەڵم پرسەیە بکەین. ئەگەر مافەکانی کورد لە پرۆژه یاسای بودجەی 2018 جێی نەکرایەوە دەبێت کورد لە سەرۆک کۆمارەوە تا بەڕێوەبەرێکی گشتی بکشێنەوە لە پرۆسی سیاسی لە عێراق ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێت زۆر بە کورتی. زۆر شەرمە ئەگەر ئێمە پرۆژە بوجە کەم بکرێتەوە بمێنیەوە لە بەغدا و مقاتعی سیاسی نەکەین. من پێم وایە تاریخ ڕەحم بە هیچ لایەکمان ناکە، دەبێ ئەو کاتە ئەمە خیەکێک لە خیارەکان بوو. بەڵام بەداخەوە ئێستا حکوومەتی عێراقی تۆزێ بابەتی مقاتعی سیاسیاتۆتە پێش 4 کۆمپیانەی کوردی ڕاست پاردووە لە مەجموعەی ئەو کۆمپانیانە بۆی نەوتی کەرکووک تەهریبی ئێران بکەن و بیفرۆشن بە ئێران. بڵێ ئەمەش باسێکی دیکەیە. کاک شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ ئەم دەرفەتە، سوپاس بۆ زانیاریەکانت. زۆر سوپاس بۆ جەنابتان. بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ پێشکەشکرا تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن. کاتێکی خۆش.